زۆر سوپاس لە بۆ جەنابەت و لە بۆ برادەران هەمویان بەڕاستی لە کاتی قسەکردن لەگەر هەندێک ئەندامانی تر کە ئەو برادەرەش دانیشت بوو لە وێندەرێ ئەمە لەگەر هەندێکیت کە قسەمان دەکرد وا گفتوگۆمان دەکرد ئەو لەبەڕ قسەچی کرد گوتی یعنی على أساس بنوع وەکو صحبت و شتیوا گوتی ئێزدیەکان دەبینە دەیکەنە سەبایە لە بۆ معتەسمین بەڕاستی یعنی ئەو شتە زۆر زۆر تووشی ئەمنی تووشی شۆک کرد یعنی قەت تەسەورم نەکرد ڕۆژێک ئەندام پەرلەمانێک کە ئەو قسەی کرد ڕاستە متەقەسد نەبوو ڕاستە بەفعلەکی ئەوەی نەگوت بوو کە تەهدید یان مەقسوود بوو بەڵام یعنی قسەکی زۆر گەورە و زۆر زۆر ناشرینش لە نەفسی وەقت ئەو شتە هیچ مەقبول نییە لە هیچ کەسێک ئەو قسانەی بکە کە ئەوجا لە پەرلەمانتارە کە تەمسیلی خەڵکەکی دەکاتن کە تەمسیلی ئەو ملەتەی دەکا بەڵام لە نەفسی وەختیش ئەمن بە شەخصی خۆم نابی ئەو قسەیە وەربگرم کە تەعمیمی بکەم لە بۆ هەمویان بەڕاستی لە نەفسی لەحظەیە هەموو کوتلەی سەدر لە پەرلەمانی بەغدا لەگە هەموو زۆربەی برادەرەکانی شیعە لە کوتلەکانی دیش هاتنە لام شیعە و سوننە هاتنە لام واعتیزاریان خواست و گوتیان ئەکید مەقسوود نەبووە و شتە نابی بە حەساسیەت وەربگری و ئەمە هەموومان برایتونەوە توخشتی بەڕێزی مەی و بەڵێ بەڵا پاش هەندێش نازان بەچنەوە ئەگەیشتە ئەلام بەڕاستی کە تەیاری سەدریش جێ لێبوو هەیەی سیاسیوان لە نەفسی ڕۆژی اتصالیان بە منیان کرد ئەو ڕۆژ هاتن داوای اعتیزاریان کرد کە بەڕێز جعفەر الموسەوی هاتبوو لە هەیەی سیاسیوان لەگەر مەجموعەندان پەرلەمانیوان و بە فەرمیش ئەوڕۆ لە قاعەی پەرلەمان داوای اعتیزاریان کرد یعنی ئەم بە تەسەوری من غەڵتەچی کرد ئەو برادەرە و زۆر زۆریش پەشیمان بوو زۆر زۆریش ئەتیزاری کرد ئەمن یەک بەخۆم یعنی ڕەخنەم هەبوو لەسەر کە ئەو قسەیە نابی حتا بە سوحبەت و بەگاڵتە بێتە گوتن لە بە هەندێ زۆر ئینفعالم کرد لە سەری لە وەختی خۆی برادەرەکانی من لە وێندەی تەحال کوردستانی هەمویان لەگەرم بوون محاولەیان کرد بەڵێ ڕەتفعلی ئەو پەرلەمانتاری عێراق وەختێ یعنی تۆ لە بەرامبەردا دەنگی خۆت هەڵبڕی ڕەتفعلی ئەو چی بوو؟ بەڕاستی هیچی نەگوت و ڕاوەستا و زۆر زۆریش گوتی ئەمن داوای لێبوردن دەکەم مەقسەدم هیچ نەبوو ئەمن بە غەڵەتی ئەو قسەیە لە زارم دەرچوو ئەمن داوای لێبوردن دەکەم یعنی زۆر زۆر شکاوە زۆریش چونکە هەموو پەرلەمانتارەکان ئی کوردستانی ئەو برادەرانی من ئەوەی لەگەرم ڕاوەستا بوون ئەوانی دیش زۆر یعنی هەڕەشیان لێ کرد گوتیان ئەو قسەیە زۆر عیبە و نابی ئەتووە هابرێ بەخۆشی زۆر زۆر پەشیمان بوو کە لەحزەی ئەو قسەی کرد پەشیمان بوو بەڵام شتەکەوەی لێ هات بەس ئەمن یەک بەخۆم یعنی شخصی خۆم پاشکە تیاری سەدری بە هەمویان بەڕێزەوە زۆر زۆر تەقدیری ئەو شتەیان کرد نابیش ئەمە لەبیر بکەین مواقفی وان لەگەرەما کە زۆر زۆر مواقفی گەورەیان هەبوو لەگەر ئەزمەی ما و لەگەر کچەکانی ما نابی بە فعلەکی کابرایەکی ئەوها احتیمالە لە لەحزەکی خۆی لەبیر کرد ئەو قسەی کرد نابی ئەو شتانە لەبیرکەین لە بە هەندێ من ئەتیزارەکەم قبول کرد و یعنی ئینشاءڵڵا هیچ نییە و ئەمە هەر دەمینێنەوە سەدر بە ئێوەیان گوت کە ئەو لێ پێچینەوە لەگەڵ ئەودا دەکەن ئەو شتە نییە ببوورە سەدر بە ئێوەیان گوت کە لێکۆڵینەوە یان لێ پێچینەوە لەگەڵ ئەڵغەراوی دەکەن بەڵێ لە نەفسی ڕۆژ بەڕێز ئەمیر الکینانی کە یەکێکە لە قیادەکانی تیاری سەدری تەلیفۆنی کرد و کە ڕاوێژکاری سەرۆکۆماریشە گوتی لژنەی تەحقیقی لەسەری ئەوەیان کرد و تقریرەکەی دەنێرن لە بۆ سەدر لە نەفسی وەختیش یعنی تلیفۆنێک هەبوو لە بینی من و بینی دکتۆر عەلی سمێسم کە متەحەدیسی ڕسمی بەناوی سەدرا کە گوتی ئەمە ئەو شتە قبول ناکەین و لێکۆڵینەوە لەسەری دەکەین بەڕاستی من حەز ناکەم هیچ برادەرێک ئەوە لە صیفاتی مەیە
حەزناکەین هیچ کەسێکی بریندار بکەین یان بئێشینن یان زەرەری لێ بدەین. ڕاستە زۆر زەرەرمان پێکەتیە، بەس بە نەفسی وەختیش دەبێ ئەمە هەرێکە و تعبیر لەسەر ئەخلاقی خۆی شخصی بکاتن و تعبیر لەسەر ئەو قیەمەی کە لەسەری گەورە بووە. ئەم بە شخصی خۆم حەز ناکەم هیچ ئەزیەتی بخواتن. ڕاستە قسەکی زۆر گەورەی کرد، بەس یعنی محاسبە بکرێتم معاتبە بکرێتم، بەس نەگاتە یعنی ئەو محاسبەیە کە زۆر زۆر شتێکی زەرەری پێ بکەویتن. دەسە قسەکی لەوانەیە بە لەحزەکی ئەو قسەیە کرد. ڤیان دەخیل پەرلەمانتاری کورد لە بەغدا گەلێک سپاس.